سێ شاخەڵاتی خوای پەروەردگار لە دوای دین و ئیمان و ئەم ئیسلامەتی و خواناسیە کە بەڕاستی چونکە لەگەڵ یان ڕاهاتووین خەریکە لە یادیان دەکەین. بەڵام پێغەمبەری دڵسۆزمان صلی الله عليه وسلم پێغەمبەری خەمخۆرتر لە خۆمان بۆ خۆمان لەڕێی ئەم فەرموودە زێڕینەوە یادمان دەخاتەوە و ئێمەش لە خزمەتیدا دەبین. سەرۆرمان صلی الله عليه وسلم دەفەرمێن من أصبح منكم آمنا في سربه معافى في جسده عنده قوت يومه فكأنما حيزت له الدنيا بحذافيرها. هەر کەسێک لە ئێوە لەگەڵ تاک بە تاکمانێتی ئەم فەرموودەیە بۆ منە، بۆ جەنابتە، بۆ تۆی بینەری بەڕێزە، با بیر لە خۆمان بکەینەوە، با یادی ئەم خەڵاتانەی خوای پەروەردگار بکەینەوە. هەر کەسێک لە ئێوە بەیانی کردەوە ڕۆژێکی نوێی بەسەرا هات ئەم سێ خەڵاتەی خوای پەروەردگاری لەگەڵدا بوو. یەکەمیان ئامینەن فی سربه. شێخ محەممەد صالح العوثەیمین لە شەرحی ڕیاض الصالحیندا لە بەرگی دوودا لە لاپەڕی 401دا دەفەرمێ ئامینەن فی سربه یعنی ئەی فی نەفسه وەقیل قەومه، کە بەیانی هەستای لەگەڵ دەرونی خۆتدا ئاشنا بووی، ئارام بووی، ئەمین بووی. چونکە خەڵکانێکان بەیانی کە هەڵدەستن لە خۆیان بێزارن، دەرونیان نائارامە، هەز بە قەلەقی و دڵەڕاوچێ و ناڕەحەتی دەکەن لەو سەرەتای پڕبەرەکەتی ڕۆژدا. تۆ ئەگە خوا ڕەحمی پێکردی کاتێک کە لە خەو هەستای بەیانی دڵ و دەروونێکی خۆشت هەبوو، هەستت بە ئارامی دەرونی دەکرد، دڵت گەشت بوو، دڵت بە ژیان خۆش بوو، لەگەڵ خۆتە ئاشنا بووی. جاکە لەگەڵ خۆت ئاشنا و تەبا بووی، بڕوات هەبێت لەگەڵ خێزان و منداڵیشتدا تەبا دەبی. کە چوویتە دەرەوەی ماڵ لەگەڵ خەڵکیشا تەبا دەبی. زۆربەی ئەو کەسانەی کە بەردەوام لەناو خێزانەکەدا ئاژاوەیان هەیە، وەڵڵاهی ژنێکە مێردەکەی هیچ عیبی نییە، پیاوێکە ژنەکەی هیچ عیبی نییە، بەڵام ئەم خۆی لەگەڵ خۆیدا لە کێشەدایە. هەر کە بەیانی کردوتەوە کە ڕۆژ هەڵاتووە و ڕۆژی نوێی بەسەرا هاتووە، ئەم لەگەڵ خۆیان لە شەڕدایە. فی سربه ئەمانی نییە لەگەڵ دەرونی خۆیدا، بۆیە یەکسەر شەڕ بە هاوسەرەکەی دەفرۆشێ، بە منداڵەکانی دەفرۆشێ، دەچێتە سەر شەقام بە شۆفێرەکانی دەفرۆشێ، ئەچێتە سەر کار و فەرمانگا ناخەڵکی ناڕەحەت دەکا. خۆ ئەو بەرامبەرانە هیچ زیانێکیان بۆ ئەم نەبووە، ئەم خۆی لەگەڵ خۆیدا لە کێشەدایە، بۆیە ڕقوقینەکەی خۆشی بەسەر خەڵکا دەڕێژێ. تۆ کە بەیانی هەستای خوای پەروەردگار ئەو ڕەحمەتەی لەگەڵا کردی، ئەو دەروی خێرەی لێ کردیتەوە، دەرونت ئارام بوو، خۆشحاڵ بووی، گەشتبین بووی بە ژیان، پێشوازی ڕۆژێکی نوێت کرد بە دڵێکی خۆشەوە. دووەمیان دەڵێن بە مانای ئەوەیە ئامینەن فی سربه یعنی لە ناو وڵاتەکەی خۆتدا، لە ناو گوندەکەی خۆتدا، گەڕەکەکەی خۆتدا، شار و شارۆچکەکەی خۆتدا، لە ناو قەوم و کەس و کار و هاونیشتیمانیانی خۆتدا دوژمنایەتی نەبوو. نە کەس دوژمنت بوو، نە دوژمنی کەس بووی، لە کەس نەدەترسای، کەس لێن نەدەترسا، بە ئەمن و ئەمانەوە لە دەرگای ماڵەکەت بەرەو کار و کەسابەتەکەت بەڕێکەوتی. ئەتر ئاوا بەیانیت کردەوە بە سەلامەتی و بە بێوەیی و بەبێ دوژمنایەتی. خاڵی دووەم معافە فی جەسەدی، کاتێک کە بەیانی هەستای ئەو ڕۆژە لە ڕۆژێکی نوێدا بە جەستەی ساغەوە هەستای، هەستت بە لەش ساغی کرد، ئازارت نەبوو، بە جەستەی ساغەوە پێشوازیت لە ڕۆژێکی نوێ و کاری ئەو ڕۆژە کرد. سێم عندەه قوت یەومی، پێبژێوی ئەو ڕۆژەت هەبوو، کارت هەبوو، پارەت هەبوو، نانت لە ماڵدا بوو، سفرەی بەیانی و نیوەڕۆ ئێوارەت مسۆگەر بوو. فكأنما حيزت له الدنيا بحذافيرها. ئەبێ ئەوەندە دڵت خۆش بێ، ئەوەندە شکرانەی خوای پەروەردگار بکەی، وابزانی ئەم سەری زەوی بۆ ئەو سەری زەوی هەمووی مڵکی تۆیە. صدقت يا رسول الله صلى الله عليه وسلم وبالحق نطقت. زۆر جوانت فەرموو ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، بەڕاستی ژیان هەر ئەمەیە، هەموو تەواوی ئەم ژیانەی سەر زەوی، هەوڵدانمان، کار و کەسابەتمان، خوێندنمان، بەدەستهێنانی بڕوانامەی باڵا، دروستبوونی کەسایەتی ناو کۆمەڵگا، بەخوا ژیان هەر ئەم سیانت پێدەبڕێ.
لە دوای ئیمان و خواناسی و دینداری لە بواری ژیاندا بەڕێزان ئەوەی دەمێنێتەوە بێوەی و سەلامەتی و بێدوژمنایەتیە. نەترسی لە خەڵک لێن نەترسێ، دوژمنی کەس نەبی، کەس دوژمنن نەبێ، هەروەها جەستەت ساغ و سەلامەت و بێ ئازاربی، پاشانیش نانێکی حەڵاڵ لەسەر سفرەکەت بێ و پێبژێوی ژیانی ئەو ڕۆژەت هەبێ. چونکە بۆ ڕۆژی دوای ئەوە خۆ تۆ مسۆگەر نییە کە دەژی، کەواتە گەر هەموو سەرزەوی هی تۆش بێ سوودێکت پێ ناگەیەنێ. وە ئەو ڕۆژە کە ئەی خوای پەروەردگار لەگەڵ هەزارەها هەزار خەڵاتی خۆیدا کە هەر ناژمێردرێن، هەر ناتوانین بیریان لێ بکەینەوە ئاماریان بکەین، ئەم سێ شاخەڵاتی خۆشی پێبەخشی ئەوە خۆت بە گەورەی هەموو دنیا بزانە، بە پاشا بزانە، خۆت بە دەوڵەمەندترین کەسی ئەم سەرزەویە بزانە.